Assalamualaikum, welcome back to my YouTube channel. Alhamdulillah, today I want to make video again. How are you everyone? I hope you are fine. I'm fine, thank you so much for visit my YouTube channel. And I want to make video from Kurdish song. I don't know what to tell, but this recommend from my subscriber. Thank you for recommend. Before we start, don't forget subscribe, like, and share, whatever. Okay, so let's start by watching Kurdish song. چاوەکانت وەڵا بکە بەڕووی منە پێ بکەنە ئەم دونیایە بێنازی تۆ گشتاتێکی مەرجی منە چاوەکانت وەڵا بکە بەڕووی منە پێ بکەنە ئەم دونیایە بێنازی تۆ گشتاتێکی مەرجی منە بێدەنگی تۆ لە من نایە نەبڕێتەوە ئەم ڕێگایە ئەی شێنازی من بچێشێ کە دەنگێ لە تۆوە نایە بێدەنگی تۆ لە من نایە نەبڕێتەوە ئەم ڕێگایە ئەی شێنازی من بکێشێ کە دەنگێ لە تۆوە نایە من و چواردی واری بێدەنگ من و ژوورێکی شەوەزەنگ من و بادە و جگەرەکەم بەقەت دونیایە بیر دەکەم من و چواردی واری بێدەنگ من و ژوورێکی شەوەزەنگ من و بادە و جگەرەکەم بەقەت دونیایە بیر دەکەم چاوەشەکەم شیرینەکەم ئەی یارە نازەنینەکەم ئارامشی ماڵی دڵم ئەی شازادە بەفرینەکەم چاوڕەشەکەم شیرینەکەم ئەی یارە نازەنینەکەم ئارامشی ماڵی دڵم ئەی شازادە بەفرینەکەم وشەکەنم لە ناو دڵتا بشارەوە بشارەوە باسی هیچی نێوانی خۆم و خۆت مەکە ئەم شەقەمە پڕ لە گوڵە پیای تێپەڕە پیای تێپەڕە توخوا گوڵم بێنازی مەکە من و چواردی واری بێدەنگ من و ژوورێکی شەوەزەنگ من و بادە و جگەرەکەم بەقەت دونیایە بیر دەکەم من و چواردی واری بێدەنگ من و ژوورێکی شەوەزەنگ من و بادە و جگەرەکەم بەقەت دونیایە بیر دەکەم بەقەت دونیایە بیر دەکەم. This song from Sabastita for the war, and I don't know what mean this song, but I feel sad hear this song, and my reaction sad hear this song. And thank you for watching my video, and see you again next video. Okay, don't forget to subscribe, and thank you for watching.